لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە تەنها ئەم دەرەنجامانەی باسەکەین کە ئێمە لە راپۆرتی دووەمی ئەم پرۆژەیە پێگەشتون. یەکەم لەبەر فرەڕەهەندی کێشەی کەرکوک و پێکاتەکانی تا ئێستا و چارەسەرانەی بۆ ئەم کێشەیە وەک بەشێک لە کێشەی ناوسەرجێناوەکان لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە دانراون نەیانتوانیوە چارەسەرێکی واقعی و گونجاو و جێ ڕەزامەندی پێکاتە سەرچەکانی کەرکوک بن. دووەم کورد لەو ماوەیە کە لە کەرکووکە باڵادەستی ئەمنی و ئیداری هەبووە نەک هەرخەم سارد و کەمتەرخەم بووە لە هەنگاونان بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکوک، بەڵکو بە چاوڕوونیەک و پلانێکی استراتیژی ئەو تۆی نەبووە کە بتوانێت پێکاتەکانی کەرکوک و هەنگاوی عملی بنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیە کە چارەنوسی کەرکوک یەکلایی بکاتەوە لە نێوان بەغا و هەرێمە. لە دەستدانی کەرکوک و ڕنگدانەوەی شکستی کورد بوو لە دوو لایانی سەرەکیەوە. ئەلیف بنیادنانی پەیوەندیەکانی دەرەوە لەسەر بنەمای بەرژەوەندی حیزبی و شخصی و نەبوونی خوێندنەوەیەکی بابەتیانە و قوڵ بۆ بەرژەوەندی و نیگەرانەکانی بەرامبەر بە غیابی یەکڕیزی و کۆدەنگی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێم و شکست لە بەرنامەڕێژی لەسەر بنەمای نیشتیمانی بۆ پتەوکردنی پێگەی کورد لە کەرکوک و ناوچەجێناوەکان. سێم ئەوەی پێویستە لەم کاتەدا هەردوو لایەن واتە هەرێمی کوردستان و بەغا لی تێبگەن ئەوەیە کە باڵا دەستبوونی تاگلایەنە و کاتی زامنی چارەسەرکردنی ڕیشەیی کێشەکانی کەرکوک ناکات. لە ئەنجامیشدا پێداگری و کێبڕکێی بەردەوام لەسەر باڵادەستی تاگلایەنە جا بۆ هەرێم بێ یاخو بەغا جگە لە بەفیڕۆدانی درێژخایانی تواناکانی هەردوو لا هیچ ئاکامێکی تری لە ناکەوێتەوە. هەر کاتێکیش ئەم قەنەعاتە لای هەردوو لا گەڵاڵە بوو ئەوە گەڕانەوەی جدی بۆ دانوستانی هێورانە و چارەسەری ئاشتیانە ڕێگایەکی پەسەندە. یەکێک لەو چارەسەرانش کە ئێستا لەلایەن زۆرێک لە چاودێرانی دۆخەکەەوە پێشدیار کراوە بریتیە لە تێزی حکومڕانی هاوبەش بۆ ئیدارەدانی داهاتووی کەرکوک.